خۆشەویستان نەشتەرگەری بە ئامێری لێزەر مووی کلێنجە یەکەم جار دێنچ دەکەین خاوێنی دەکەینەوە بەڕێکی بە جوانی ئەبە شێوەیە مۆکان دەردێنین ئەوە خەتووی یەکەم پاش ئەوەی کە مۆکانمان دەرهینە هاتەمەشاکە خۆشەویستان دەبینین ئەوە مووە دەبینین ئەوە هەموو مۆکان دەردێنین ئێستا بۆ شێو دەبینین ئەوە مووە لەناو کونەکەی ڕای دەچێشین ئەوە ڕۆمانچێشتان مایتی ڕێڕەوەکەی جوان هەمووی دەڕنین ئەبە شێوەیە نەخۆشەکە بەنجی پشتی وەرگرتیە بەنجی عامش دەکرێت بە بەنجی پشتیش دەکرێت و عملیاتە ئەوە عملیاتەشی سۆغڕایە لە مهرەبانی ئەو نەشتەرگەرەی دەکەن بە نرخەکی زۆر گونجاو لە بۆ ئەو هاوڵاتیانەی کە تووشی نەخۆشی مووی کلێنجەی بووینە پاژەوەی کە خاوێنمان کردەوە ئەو جدەینە خەتۆی دووەم ساکە و ئامێر لێزەرەکەی دەبێنە ژۆرێکە تەماشاکە هەموو تەقیم کرایە هەر سانتیمەترێک 100 جولی لێ دەدەین ئەوە دەیبێنە تا ناو زۆرەکەی زۆر ژۆرێکە ئێستا بردمانە ژۆرێکە ناو ساینەسەکەی ناو مووی کلێنجەکەی پاژەوەی کە مۆکانمان دەرینە خاوێنمان کردەوە بۆردی پزیشکی مێهرەبانی بەردەوامە ئەلێرکاناتا 300 دەڕۆی ئەو ئامێرەیە نەخۆشخانەی مێهرەبانی کڕیتی لە پۆڵەندای لە بۆمان هاتیە تاوەکو خزمەتی نەخۆش ئاژارەکان بکەین لەمە دووە نەخۆشی هەژاریش وەکو دەوڵەمەندەکان بە لێزە چارەسەر دەکرێن بە نرخێکی زۆر گونجاو. عملیاتی ناسۆڕم کرد لەکن دکتۆر دلێژینەی زۆر باش عملیاتێکی زۆر باشی بۆ کردن پێم دەکرا دانیش بە لێزەر بۆی کردین یعنی پێم دەکرا دانیش ڕاستم و ڕۆژنەکەم هیچ مشکلەی نەبوو.